هەر سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان ئوکرانیا و کۆریای باکوور گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر بەیاردۆسکی مامۆستای زانکۆی کوردستان و شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان دەکەین بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت بە پێی راپۆرتەکەی ڕۆژنامەی فاینانشەل تایمزی بەریتانی کە لەو راپۆرتەدا ئاشکرای کردووە چەکی کۆریای باکوور دەست ئۆکرانیا کەوتووە یاخود موشەشی ئەم وڵاتە بەر دەست ئۆکرانیا کەوتووە و دژی رووسیا بەکاری دێنێتەوە لە کاتێکدا پێشتر ئەم موشەکانی بۆ رووسیا ناردبوون. سەبارەت بەم راپۆرتە ئێوە چ قسە و بۆچوونێکتان هەیە؟ بله طبعا زور سپاس. هەگەر ئێوە ملاحەزەتان کرد بۆت ئێستا جەبهەی شەر هەم لە دەرەوەی ئەو ئۆکرانیا و رووسیا بەرفرەتر دەبوو، هەم لە ناو رووسیا و لە رووسیا و ئۆکرانیاژی لێڤڵی جەنگ گەیشتە ئاستێک کە ئێستا لە ژێرخواردنی یەکتر دەدەنەوە. لە کاتێکدا طبعا ئەمریکا لە ئوسترالیای ئەم ڕۆژانە یارمەتی ئوسترالیا دەدات کە تەکنۆلۆژیای موشیەکی دوورهاوێش دروستی بکاتەوە. طبعا رووسیاژی هەمان کاتدا لە کوریای باکوورە. دیسا دەزانن یعنی جورە ئەوەکی یعنی حرەکێکی دیبلۆماسیش هەیە لە هەموو دنیا کە ئەمریکا هەوڵ دەدەن رووسیا یعنی بێ پەیوەندی کەتن و بێ مەسادری چەکێتەوە، چونکە رووسیایی ناتوانێت ببتە منافسێکی غەرب بەڕاستی کە چۆن لە دکتۆر ئەگەر ئەم حرەکە سیاسە هەبێت ئەمریکا هەوڵ بدات کە رووسیا بێ پەیوەندی و بێکەس بکات، رووسیا لە بەرامبەردا هەوڵی ئەوە نادات وەکوی کە بەشێک لە چاودێران باسی لێوە دەکەن بێوێت وڵاتانی دیکەش بخزێنێتە نێو شەڕەکی خۆی و ئۆکرانیا بۆ نمونە کۆریا باکوورە، چینە، چەند وڵاتێکی دیکەیە. ئەمە تا چەند ڕاستە؟ طبعا رووسیا بله طبعا رووسیاژی دەولەتێکی گەورە، دەولەتێکە علاقاتی دیبلۆماسی خۆی هەیە، گەورەترین سورسی ئەنەرژیە، گەورەترین سورسی خواردنە، گەورەترین سورسی زۆر شتە لە دنیا، ترانزیتی دنیا لە رووسیا. طبعا لە هەمان کاتدا دەزانی ئەوەی کوریا لە هەمان کاتدا ئەوە دو سێ ڕۆژانە ئەوەی لە ئەفریقا ناوەڕاست دروست دەبێت، ئەوەی ئێستا لە سووریا لە ڕۆژئاوا طبعا ئەوە چەند ڕۆژێکە حرەکەیەکی نەتەبیعی لەسەر حدودی سووریا و عێراق و ئوردن دروست بووە، دێرە زۆر ئەوانەی دێرە زۆر هەموو پێکەوە گرێداینە. بەس با بێمە سەر پرسیاری توش بە دقیقیتر بالضبط کەوەکە هەوڵمدا ینی ئێمەجێکی گەورەی منتەقە بدەمەتە کە بالفعل ئێستا ئێمە مع الأسف هەموو ئاماژە بەوە دەچین کە ئەو شەرە درێژتر دەبتن و ئەو ساڵانی بێتن سەختترن بۆ هەموو کەس، نەبەست تەنها بۆ رووسیا بۆ ئۆکرانیا. طبعا نسبەت باکووری کوریا و رووسیا دەزان 2009 2010 پەیوەندی ئەسکەری لە بەینیان بوجاری یەکەم دروست بوونەوە لە کاتی کەوتنی ئیتیحاد سۆڤیەتی پێش یعنی کە نەمابوون 2009 وەزیر دیفاعی کوریای باکوور هاتە رووسیا و بەڕاستیژی چەندین اتفاقیان کرد تەبەدلی تەکنۆلۆژیا، سورسی سلاح. تایبەتی رووسیا ئێستا بەڕاستیژی پلان نەدارە بۆ شەرێکی ئەوەندەی درێژ ینی و طبعا جارێکی دیکەش 2012 و 2013 جارێکی دیکە حرەکێکی دیبلۆماسی گەلێک ئەکتیف چێبوو، چەند خلافاتی حدودی هەبوون، ئەو خلافاتی حدودیش لە کوریای باکوور و رووسیا حلکردنەوە. طبعا پەیوەندیەکی تند و تۆڵ هەیە. طبعا رووسیا دکتۆر ئەم پەیوەندیە تند و تۆڵە سەردەچێشێ بۆ دروستکردنی هاوپەیمانێتیەک رووسیا لەگەڵ ئەم وڵاتانە شتیوە چاوەڕێ دەکرێت؟ يعني كوريا باكور طبعا ئێستا هاوپەیمانی ضرورەتن طبعا تا حدێک، بەس دیسا ئەوانەش شتێکی دیکە گرنگە طبعا گرنگە، چونکە کوریا باکوور لە دنیا عقوبە نەما ئەمریکای نەخستیە سەر کوریای باکوور. یعنی کوریای باکوور وابزانم کەس چ دەولەت لە دنیا ئەوەندە عقوبەی ئەمریکا لەسەر وەکو کوریای باکوور نادوزیتەوە، بەلکو رووسیا دوایی دێتەوە یان تالیبان نازانم، بەڕاستی دقیقی نازانم، بەس ئەوە و طبعا شتێکی دیکە گەلێک مهم ئێستا من دەمەوێت ئاماژەی پێ بکەم. ئەوە طبعا دەزانی تورکیا، خصوصا تورکیا طبعا تورکیا زۆر ئیحراجی پوتینی کرد و طبعا تورکیا دیسا لە هەمان کاتیشدا یارمەتی دەری یعنی ئێک مەسادری سلاحی ئوکرانیا لە هەمان کاتدا بەم دوایەژی کە چەند دەستکەوتی زۆر گەورە بەدەستینان ئەردوغان
طبعا اویش لسه هموس لسر زوربان لسر حسابی روسیای نه اوی لهمویان گرینگتر اوی است امریکا جارکی دیکه لگل ایران دانستاندنی دست بکردیه که اوش ایرانیش دولته که طبعا یکم شرط اوه ده بتن که دبت ایران ببرچاور گرتن سپورتی خو و پشتوانی خو و دزانی يعني لا راپورتی وش اماجه پیکرا که درون ایرانی کام براستی یک لمصادرانه که روسیا زور اعتمادی لسد به تایبتی لقناغی کمی جنگ و زور روسیا تانی به عسکری اوکراینیا و ایران بکتوا يعني قويتو ديليت ببي زانياراني كهشا او كلا برچاوي جبندري له حواله كان تعديت بيوندي نيوان روسيا وايران بهستر دبت دكري بلين لقال اويش بهمان شيوا او هاوبيمانيه ضرورتي كتو باست كرغوت اوان لنيو هاوبيمانيه تشي ضرورت دان روسيا لگر كوريا باكور دكري بلا ايران بكيوتني او هاوبيمانيه ضرورتها بله نا ایرانش گلک جیرتره و زیرکتره لوا ایران هر چی ورقه ها بکار دینتن براستی بو ستاتوی خوب بو سیاستی خوب بو اوای خوب ایران بروانا کم بشته ها پیمانه که اکثر استه ها پیمانی نه اکثری روسیا و برادری روسیای هر نزدیک اله چندین جگای دنیا و مصدر که اساسی و کومون گود او پیشکوتن سریعی عسکری روسیای بخوی دید لقناغی کمی جنگ تا رادک لبر درونکان ایران بو بس ایران وکو من گوتی استا ایران لموقفه کی هندک نیو دولتی بقواتره و امجاش دزانی وکو راپورتکان زور باز دکن استا امریکیه کان حول دادن جارکا دی که دانستاندنی اتمی یکسر لگل ایران دست بکنه ایتر ایران و ترکیه او هاو دو دولتانه باشه اگر وابه هجمونی ایران دیسان بهستر نابطور ناوچکا وکو امریکا که پیشتر دیگود سرشی با من درست کردوه سرشی با سیاستی امریکا درست کردوه یعنی ایران بهز نابطور لزرری امریکا دیسان چون امریکا آمده کات نه بو امریکا دزانی چه امریکا دولت که زور گوره و دوره و دزانی اینترست ویز لمنطقه هک باست روشلاتی نوراست که اینترست ویز زور روشلاتی نوراست نه اوایل روشلات مهمه بو امریکا مصدر طاقه مثلا داعشن مثلا اوشتانه و کدی دزانی او دستکوته گورانه اوانه ایران به دست اینا زوربان لبر سیاست حالا باشه دکتر مادام بابت چکلی درست دبید يعني اگر سیل کین بشکل چاودران شوا دلن لغیابی امریکا لناوچکه د جوری سیاست کرنکی گوری و لبرانبر د چین روسیا لناوچکه د است خریشی تراتین خریشی جورک ل سیاست کردن او تا روسیا برو افریقیا چین ل روشلاتی ناوراست ایران لا همون ناوچکه ترانه ترکیاش لګل چین خریش کومل ګری کوتنه اما چین ل سیاست امریکا د کله برانبر د روسیا او چین او ولاتانی دی کله روشلاتی ناوراست به يعني مخابن بلم يعني براستي يما دواي دزاين او خوي امريكاش استا زور بباشنيا دزاني ازمي ليدرشيبي هيا زور ازماتي دي هيا كي هيا بس او حقيقتك امريكا ل 2011 و لمنطقه دكشت لزور جيغاي منطقه دكشت و براستي من ناتانم بتو بلم كسيناريو كان يعني لخيال ما ناچ چند خراب دبن که امریکا ضعیفتر لوی استابه دوا و براستیش اشتکی دیکش های امریکا پیشی شری اوکراینیا امریکا لگل اوه بو روسیا براستی دوره کی گرنگتر هبت لروش حالاتی نواراست طبعا دعم روسیایی دکر لزور جگا لازمه سوری مثلا تا پیشی اوی اوکراینیا شری اوکراینیا امریکا دویست روسیا وکو شريكك لمنطقة تايبت لسوريا دزاني فرنسا بريطانيا او دولتانا ايتر يعني اباو كاباسيتي او باو قواتنا ماينا پیشی شری اوکراینیا جی که جگای امریکا لمنطقه بگیرن بس استراتژی امریکا واضح اول 2011 و دلین که لمنطقه نامینین اما وستیان اما هلاک بون لافغانستان به شو و روزک یعنی همویان چند صد میلیارد دلار نازان 200 میلیارد دلار یعنی صرف کرد او حقیقته که امریکا و کجاران نماوه و امریکا جی پلانش هیا و براستی جی ایرانش و کومن گود چند مشاغبه و چند اوه زیادتر مشاغب دبتن و بقوه دبتن امجا الا اللهم اشتک لنا و خوی ایران درز بفته زور باشه هکذا ایران است حکمی عراقی دکت یمنی دکت
سوریایی دەکات بەڵێ. حتا لیبیایژی دەور هەیە حتا لە هەموو جێگا نازان بەڵێ. ئیران لە هەموو جێگایە. بەڵێ بەڕێز دکتۆر بەیار دۆسکی مامۆستای زانکۆی کوردستان و شارەزای پەیوەندیە دەوڵەتیەکان لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ دکتۆر.